لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی هونەرمەندان و ئەدیبان لە هۆڵی خاک ناساندن و بڵاوکردنەوەی سێ کتێبی شانۆیی بە ناوی فەرهەنگی شانۆ، 15 تێکستی شانۆیی، ئەزمونە درەوشاوەکانی شانۆ لە نووسینی هونەرمەند یاسین قادر بەرزنجی بەڕێوەچوو. هونەرمەند و نووسەر یاسین قادر بەرزنجی میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. کاک یاسین سڵاو لەبێ بەخێر بێی. سڵاو لێوەش. زۆر سپاس. سێ ناونیشانی شانۆ لە یەک کاتدا بۆ من هەڵبەتە هەر لە سەرەتایەکی زووەوە لەگەڵ دەستپێکی کاری نواندنم و بەشداریم لە هونەری شانۆ و هونەری درامای کوردیە هاوکات ویستومە شتێ بنووسم و شتێ بکەم بە کوردی تا پێشکەشی کتێبخانەی هونەری کوردی بکەم. گەلێ لە کتێبە چاوکراوەکانم شانۆین بە نووسین و تەرجەمەکرا و ئامادەکراویشەوە. هەر بۆیە بە پێویستم زانی ئەم سێ کتێبەم بگەێنمە چاپ تا بێ بە ژێدەرێکی دەوڵەماند بۆ بەردەستی خوێندکارانی هونەر و مامۆستایانی هونەر و ئەکتەران و شانۆکاران بە شێوەیەکی گشتی. مەبەستمە من دووپاتی ئەو ڕاستیە بکەمەوە کە کایەکانی هونەر پێویستی و ڕۆشنبیری شانۆیی هەیە. تەنیا ئێمە بە بەرجەستەکردنی ڕۆڵەکانمان لە نمایشە شانۆییەکانە ناگەینە هەموو مەرام و مەبەستەیە، بەڵکو دەبێت پاشخانێکی ڕۆشنبیری فراوانمان هەبێ تا بتوانین مواکەبەی شانۆیی پێشکەوتوی دنیا بکەین، تا بتوانین لە ئەفسونەکانی هونەری شانۆ بگەین، تا بتوانین شانۆیەکی درەوشەدارتر بین نەگۆڕێ لە کوردستانە. لەم کتێبانەدا کە بڵاو بوونەتەوە تیشەخراوەتە سەر چ ناوەڕۆکێک؟ بەڵێ ئەزانین شانۆی بەس لەسەر چ لایەنێکی شانۆ؟ یەک کەمیان 11 تێکستی شانۆیی کە یەکێکیان نووسینی خۆمە، دەکەی تریان وەرگێڕا و ئامادەکرا و بە کوردی کراون. ویستومە هەنگاوێک بنێم بۆ پێشەوە لە ڕێی نیم چارەسەرێکی ئەو قەیرانەی کە دەمێ ساڵە یەخەی شانۆی ئێمە گرت و ئەویش قەیرانی نەبوونی تێکستی شانۆی کوردیە. ئێمە هەرچەندە ژمارەیەکی باش نووسەری تێکستی شانۆیمان هەیە، بەڵام دەرحەق بە بزاوە شانۆیە تیژڕەوەکە و فراوانەکە نییە. هەر بۆیە دەرهێنەری کورد کرێتە کارێکی شانۆیی. بڵێ دەرهێنەری کورد بڵێ وایە زۆربەی کات پەنا ئەبەن بۆ وەرگێڕان و ئامادەکردن. اینجا ئەمە هیچ خەوشێکی تیان نییە کە ئێمە دەستبەرین بۆ ئەدەبیاتی شانۆی جیهانی، چونکە لە هەموو جیهانە کۆمەڵی نووسەر هەن بەڕاستی درەوشاوان بوونەتە خەڵکی هەموو وڵاتێکی ئەم جیهانە. بۆیە من لە چەند شانۆگەریکی درێژ و چەند شانۆگەریکی یەکپەردەیی و ئامادەکردنی دوو تێکست بە ناوی بەرەو ئەستێرەیەکی تر و مەسلەی وجدانی شاعری گەورە ئەحمەد موختار جافم کردووە وەرچەرخانەوە بۆ شانۆگەری. ئەمە وەڵامێکە بۆ ئەوەی کە دەڵێن ئێمە تێکستی شانۆییمان لە بەردەستانیە، ئەم 11 تێکستە لە بەردەستا بێ. هەڵبەتە گەلێکیان خراونەتە سەر شانۆ، هەر لە هەشتاکانە لەم وەرگێڕانانەی من لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی خراوەتە سەر شانۆ، لە هەولێر، لە کۆیە، لە شوێنانی دی. من ویستومە بەم 11 تێکستە سەرچاوەیەکی تێکستی شانۆیی بخەمە بەردەستی شانۆکاری کورد. دووەمیان فەرهەنگی شانۆیە. بۆ خۆتان نەزانن ئێمە لە ئیدیۆم و زارەوە شانۆیەکانە چونکە زانستەکە تازەیە، زانستی شانۆ لای ئێمە هونەری شانۆ بە میتۆدە زانستیەکەی بە میتۆدە فەرهەنگیەکەی تازەیە، زۆر زاراوە و شەمان نییە لە کوردیا ڕابەی بۆ کرابێ. هەر بۆیە هاتووم هەوڵێکم ماوە فەرهەنگێکی شانۆ بێنمە پێشەوە. یەکەمیان بۆ زاراوە شانۆیەکان، ئەو زاراوە و وشە باوانەی کە لە هونەری شانۆیە کاریان لەسەرەکەی. دووەمیان بۆ درەوشەدارەکانی شانۆی جیهان لە نووسەران لە یۆنانەوە بۆ ئینگلیس، بۆ شوێنانی تر، بۆ ئەڵمان، بۆ ڕێژیسیۆرە بەناوبانگەکان دەرهێنەرەکان. ئەمە دووەمیانە. سێمیان
ئەزمونە درەوشاوەکانی شانۆ کۆمەڵێ توێژینەوە و وتاری نووسراوی خۆم و وەرگێڕاوە کە هەمووی باسی ئەزمونە پێشکەوتوەکانی شانۆوەکە لە جیهانە. من ئەم سێ کتێبم کردە دیاری دەستم بۆ ئەم ساڵ. هەڵبەتە چاپی دووەمیانە، چاپی یەکەمیان ساڵانێ لەمەوبەر هیچی نەما لە بەردەستە، بۆیە بە پێویستم زانی چاپی کەمەوە. بە هیوام داهاتوو وێ ڕای چاپکردنەوەی چەند کتێبێکی پێشترم بەرهەمی تازەش بێنمە پێشەیە. سپاس دەکەم. گرنگی ئەو کتێبانە کە بۆ هونەر ئەنووسرێ لە چیایە؟ زۆر گرنگە. وە گوتم هونەرمەندی کورد پێویستی بۆیە پاشانێکی ڕۆشنبیری باشی هەبێ، خاوەنی ڕۆشنبیریەکی قوڵ بێ تا بتوانێت بە باشی و بە لێوەشاوەیی و بە کارزانانە کار لە هونەرەکەیدا بکە. ئێمە کتێبخانەی هونەری کوردیمان ساڵانێکە چەند سەرچاوەیەکی باش شوتە ناوی خۆشبەختانە، ئێمە بێ پەرەی پێبین. سەوسەنخان بەداخەوە ئێمە دوو گۆڤارمان هەبوو، یەکیان گۆڤاری شاکاری سندیکای هونەرمەندان، دووەمیان گۆڤاری شانۆی تیپی شانۆی سالار. هەردووچیان بە بیانووی تەنگەشەی دارایە و ئەو ڕەوشە داراییە نەخوازراوەوە ڕاگیران. ئەمە باشترین سەرچاوە بوو بۆ بەردەستی هونەرمەندی کورد و خوێندکاری کورد و مامەسای کورد تا مواکەبەی داهێنانە تازەکانی هونەری شانۆ و هونەری بەگشتی تیا بکرێ. هەردوو گۆڤارەکە ڕاگیران. لەبەرەوە بێ ئێمە هونەرمەند و شانۆکاری کورد بە تایبەتەوانەی سەر و سەودایەکمان لەگەڵ نووسین و کاری قەڵەما هەیە نەوەستین و بەرهەم پێشکەش بکەین. تیپی شانۆی سالار کەی و چۆن جارێکی تر خۆی زیندوو ئەکاتەوە؟ تیپی شانۆی سالار بەراورد بە تەمەنی کە ساڵی 84 دامان مەزرانوە گەلێک بەرهەمی شانۆی و درامی و تەنانەت ڕادیۆیی جوانی پێشکەش کردووە. بەڵام ساڵانێکە بەهۆی دیسان تەنگەژە دارایەکە و ئەو قەیرانەی کە دووچاری گروپ و تیپەشانەوەیەکان بۆتەوە، ئێمە ئەو هاوکاریانەمان ڕاگیرەوە لەبەرەو چالێکەکانمان سنووردار بوون. بەڵام ئێمە لێرەوە لە کەناڵی کۆساتی ئازیزەوە لەم شاشەیەوە مژدە بە بینەران و هەوادارانی تیپەکەمان و نمایشەکانی تیپەکەمانە دەم کە ئێمە لە ئایندەی نزیکە ئەکەوێنەوە خۆ و هەم کاری درامیمانە بێ هەم کاری شانۆییشمانە بێ. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. سپاس بۆ.